دیدەن کە ماڵم پۆدکاستی ژیواتان پێشکەشەکەم. پۆدکاستی ئەم جارەمان کەسێکی تەواو جیاوازە و کەستان مێشتان بۆی ناچێت. دکتۆر محەممەد ئیبراهیم کەنعانە. حەزەکەم خۆتان لە زمانی خۆیەوە بایۆگرافیکی ژیانی بزانن و ئەو ئیشە تازەی کە دەستی پێکردووە حتمما لەم پۆدکاستە باسی ئیشەکەی، بەڵام حەزەکەم ئەو وردەکاریانەی کە ئێوە نایزانن لەسەر ژیانی و ئەو هەموو هەوڵ و مان و بوون و توانە و تاقایی کە دکتۆر محەممەد هەیەی نایزانن لێرەوە بیزانن و ئەگەر ئەشتانەوێ بە هەمان ڕێگە و ڕێچکەیە بڕۆن چاوی لێ بکەن. دکتۆریان بەخێر بێ، گەورە کردین. ئەزانم کاتی دەوام و ئیش و دەرزوتنەوە و هەمووی لەبەر ئێمە تاخیر کردو. پێزانی پۆستی تازەشە پیرۆز بێ بە هیوای کاری زۆر جوان و تازە و جیاواز. یەک بایۆگرافی کورتی ئیشکردنی خۆتمان پێ بڵێ لەبەروی ئەگەر ئەو کەسێک دڵیام کە زۆربەی تۆ ئەناسێ، بەڵام ئەگەر کەسێک تۆ نەناسێ لێرەوە بتوانێ بووناسێ. من سپاستانەکەم، سپاس بۆ کاتی بەرنامەکەتان بە منتان بەخشی توانینە و زانیاریانەوە یا ئەو ئامانجانی کە هەمانە ئینشاءالله لەم بەرنامەیە بە بینەران و ئەوانی کە هەوادارن وەشەوانانی شاری سلێمانی بەرگشت. ئەزانی من یەکەم وەرزشوانە بانگیکەم بۆ پۆدکاستەکەم، بەڵام بەڕاستی شانازی بەهاتنتەوە. زۆر سپاس. من ناو محەممەد ئیبراهیم کەنعانە، لە دایک و شاری بەردام ساڵی 1982 تەمەندرێژ لە ساڵی 1990 دەستم کردەوە بە وەرزشکردن لە گەڕەکی چوارباخ لە لای برای بەڕێز کاک ئاسۆ کەیسە لە دەرەوەی وڵاتە لە یاری تۆپی دەست. پاشان لەگەڵ دروستبوونی یانی وەرشی چوارباخە بووم بە یاریزانێکی یانی وەرشی چوارباخ لە ساڵی 1994 لە لای کاکە حەما ڕاهێنەرمان بوو. پاشان لەگەڵ کاک ئازادا کە هەم یاریزانی پێشکەوتوان بوو ڕاهێنانی بە ئێمەش ئەیە تا ساڵی 1999 لەگەڵ دروستبوونی یانی وەرشی پێشمەرگە یەکێکم لەوانی کە تیپی تۆپی دەستیانی وەرشی پێشمەرگەمان دامەزراندووە تا ئەو کاتانی کە زۆربەی زۆری تیپەکانی یانی وەرشی پێشمەرگەی شاری سلێمانی ئەتوانم بڵێم دەستم هەبووە لە دروستکردنی تیپەکانە. لەگەڵەوەیە ژیانێکی وەرشیم هەیە لە یاری تۆپی دەستە تا و ئاستانی کە لە دەوری نوخبەی عێراقا سێهەمی هەموو عێراقی ساڵی 2006 وەکو خولیا و وەکو یاریزان و تا و ئاستانە گەشتم. لە تەحسیلی دراسی شا 2005 بەکالێرۆسم لە پەروەردەی وەرشی تەواو کردووە. 2009 ماجستێرم تەواو کردووە هەر لە زانکۆی سلێمانی. ساڵی 2018 دکتۆرام تەواو کردووە. ساڵی 2025 پلەی پرۆفیسۆرم وەرگرتووە، ئێستا پلەم نازناوی زانستن پرۆفیسۆرە و سەرۆکی بەشی پەروەردەی وەرزشیم و بە خۆشحاڵیەشەوە ئێستا سەرۆکی لقی لیژنەی ئۆڵمپی نیشتیمانی عێراق لقی سلێمانی. پیرۆز دەبێ ئەم پۆستە تازەیە و ژیانێکی بەجددی هەم سەرکەوتوو هەم پڕشکۆ هەیە. چه هەستێکە هەیە؟ مەسەرەن ئێستا من پرسیارە لە یەکەم زۆر بە شانازیەوە باسی قۆناغەکانی ژیانەکەی. هەمومان کۆمەڵێک قۆناغ هەیە لە ژیانمانە کە ئاوا بە شانازی و بتوانین باسی بکەین، بەڵام ئەگەر پێگەکە ئەوەندە بەهێز بێ کە نەک خزمەت بە خۆت، خزمەت بە چواردەورەکەشە بکە. مەسەلەن لەوانەیە من لە زۆر پۆینتی ژیانمە خاڵی بەهێزم هەبوو بێ کە شانازی پێوە بکەم، خزمەتم بە خۆم کرد بێ وەکو دیدەن، بەڵام چه هەستێکە هەیە پێگەکانی ژیانە خزمەتکردن بۆ بە خەڵک و بە چواردەورەکەشە لەگەڵێ. من ینی شانازیەکی گەورەیە دایم هەمیشە ماگەڕێنەوە بۆ پەروەردەی خێزانەکەم. بەڕاستی دایک و باوکم زۆر منابووم، ینی ئەوەیان فێرەکردین کە دایم خزمەتی خەڵکی، دایم باش بین لەگەڵ خەڵکە، چکە و باشی هێتەوەڕێت، ینی 100% بتوانین ئەمین بین، دەست پاک بین، هەموو کەسێ بە خوشکبرای خۆمان بزانین، ڕێز لە گەورەکانمان بگرین. ئەمە ڕنگدانە یا بۆ لە ژیانمانە، هەم لە ژیانی وەکو خێزان، هەم لە دەرەوەی خێزان لە کۆمەڵگایە و هەم لەگەڵ ئەوەشا کە ئێمە وەشەوانم بوو، یعنی ئێمە 5 برابووین، هەر 5مان وەرزشمان نەکرد. کاتی وا هەبوو دوو برامان لە دوو تیمی جایە یاریمانە کرد، باوکم هات خواعافیکا سیریە کردین لە ساحەکە،
دایک مەوێ من دکتۆر ناتوانم چەند تەسیری هەیە کە یەکەم 5 بران خۆتە زانی براها زیاتر لە ناوێکە هەر 5شتان لە ناو وەرزشە چۆنەڵێ حەستان لێ بۆ خولیاتان بۆ ئیشتانتیا کردو چەند تەسیری لەسەر ئیشکردنی تۆ هەبووە لە ڕۆژانە؟ زۆر یعنی من هەم براکانم کە دوانیان لە خۆم گەورەترە هەم باوکم زۆر یعنی پشگیریە کردی ئەیوت حەزەکەم یعنی بتان بینم دایم وەرزشکەن لە ناو خەڵکا بن لە ناو کۆمەلگایە دیار بن پێی سەربەرزم کە لە ناو خەڵکاتان بینم کەسی باشن قەدوامەکەن خەڵک گلەیتان لێ بکە هەروە بکەن ئێوە ینی گلەیەکانی خەڵکیش بێنە سەر خۆتان ئێوە خۆتان بەوە خۆتان گەورەکەن. ژیانی وەرشیمان لە گەڕەکی چوارباغ تەبعاً لە یاری تۆپی دەستا بوو هەر زۆربەی زۆرمان وامان لێ هاتبوو ینی براکان بەش ببووین لە ناو تیمەکانی ناو شاری سلێمانیە بە حکمیەوەی کە ژینگە زۆر کاریگەرە لەسەر بە تایبەت ژینگەی وەرزشی گەڕەکی چوارباخیش زۆر ڕنگدانەوەی هەبوو لە سەرمانە و فەزلی ئەو مامۆسا و ڕاهێنەرانەشەکە لەو فترە زەمەنیە پەریان نابە و یاریە من ویستمەوە پرسیارە و لە بکەم پێشتر وەکو ئێستا ئەنتەرنێت نەبووە ئەوەنە کەناڵی تەلەڤیزیۆنی نەبووە ڕەنگە کەناڵێک جوان هەبوێ بتوانی سێری یاریەک شتێکی لێ بکەیت چەند هیلاک بوون بۆ فێربوونی ئەو شتانی کە ویستوتانە یان چەند بە شوێنیان ڕۆشتووی چەند هەوڵی چکۆکو ئێستا نێسە پتێونە توێشتەکان زۆر ئاسانترە لە بەردەم خەڵک باوەڕەکەی جاریوا هەبوو لە مەکتەبە هاتینەوە جەدوەلم سەریع جیا کردو چون بۆ ڕاضەکەم ینی تەنانەت جاروباردایك ماوەڕێکی جەدوەلەکە و جیا کردەوە وازە لە سعیکە تێنا ئەموویە سێمەوە داکەی سێمەوە ئەیزانی کە ڕوونتایوارەش نایەمەوە چکە خولیای وەرشەکەمانەوە نەهین بوو لەلایەنی ئەوە نەبوو بڵێ ڕێگر بێ لێمان ئەیوت کاتەکانت تەوزیعکە ینی دابەشیکە بە حکمی و کاتە دەردیتۆڵی تەلەڤیزیۆن و شت و ئەنتەرنێتوانە زۆر هین نەبوو هەموو لێمانی سێ کەناڵمان هەبوو شەوانی دووشەمان دانیشین بە دیار بەرنامەیەکی وەرشیەوە یا بە شەوانی سێشەممە بەرنامەیەکی وەرزشی هەبێ لە کەناڵێکی ناوخۆی لۆکاڵی هەموو ئاواتەکانمان ئەو نیو سعاتە بوو بە دیارە و تەلەڤیزیۆنەوە دانیشین زانی کار و چالاکیەکانی سلێمانی لەکوێن لەو بەرنامەیە باسێکرد چکە ئێمە نەمانەزانی ئەو بەرنامەیە وایە کردتۆ بەرنامەی ئەو هەفتەی هەمووی پێوتی لەکوێ یاری هەیە لەکوێ یاری نییە یعنی نەتەزانانی ئێوە نەتانەتوانی مەسەلەن سەی تۆپی پێی جیهانی بکەنەوەکو چوزانە مۆندیال و ئەو شتانی نەبوو زۆر کەم بوو باوەڕکە بەشە بە کەسەی ئێران هەبوو بە ئالێر وەرمانەگرت یعنی ئەوەنە تەرزەش بوو تۆپەکە و لەگەڵ تەرزەکە هەجیانە کردەوە تا معلقەکە یعنی هاواریە کرد ئەبزانی کە گۆڵ کراوە یعنی ژیانێکی ناڕەحەت بوو تا لە ساڵەکە بەڵام چەندێ متعەتان لێبینیەوە زۆر یعنی من ئێستا دایم ئەوەکەم ئێمە وەختی خۆی مامۆساکانمان یان ڕاهێنەرەکانمان ئامانجێکی زۆر باشیان بەدەستهێناوە ینی لەو نەبوونیە بەرهەمێکی باش هەبووە لە ڕووی وەرشەوە بەڵام ئێستا سیرێکی ئەو هەموو پێداویستە ئەو هەموو کەرەستەیە هەیە و هەموو بنیە تەحتیە هەیە هێشتا لە تەموحی ئێمە نییە ینی لەگەڵ خوێندکارەکانە بینە چۆنە ئەتوانی ئەم شتێکە لە ژیانی خۆتا بینیوتە ئەم هەموو هیلاکیە چوزانم ئەو هەموو هەوڵە لە کاتی دەرزوتنەوە بە عملی پێیان بڵێ ینی ئێمە بۆ هەموو هیلاکی بۆ هەموو قۆناغە قورسەیە تێپەڕێ تو ئەو هەموو ئاسانکاریە لە بەردەستە ئەتوانی بە باشتر فێر حەزەکەم خۆت ڕۆژێ فیچەرێ بکەی لەسەر خوێندکارەکان ینی بیت لە ناویانە ئەو ڕاپرسێ لەوان بکەی من وانەکەم سعاتێک و چارەکێکە وکو کاتما ناو وانەی تیۆریۆ لە ناو زانکۆ باوەڕکە سعات یعنی چارەکی یەکەمی بەس باسی پەروەردەی خێزان و پەروەردەی کۆمەڵگا و پەروەردەی ژینگە و پەروەردەی یعنی وەکو تاگ لە کۆمەڵگایە وەکو تاگ لە ناو ئەم هەموو نەتەوە جیاوازەیە داین باسی ئەویان بۆکەم و بەرچاوڕوونیشیان ئێمێ ئەڵێم ئەوە هەیە ئەوە هەیە ئەوە هەیە ئەوە هەیە ئێستا خوێنکاری ئێستا تۆزێ بێهیوان ینی هەرچەند مناڵە تەخەڕوجەکەم و تعیناب مەڵێم وانە سەردەمانێک بوو ئێمە کاتی گرانیەکە خۆتەزانی ساڵانی 1994 مهندسمان هەبوو لە بەردەم مزگەوتی گەورەیە ئاویە فرۆشت پسکیتە فرۆشت ئالاگەیە فرۆشت بەڵام لە 2003 مهندس وای لێ هات گەڕای بە شوێنیا بێ ئیشێکە بۆ بکە مانگی بە 30 وەرەقە دەستت ناکەوت یعنی ژینگەکانە گۆڕێ ینی پێم وتون ئێوە بەڵێ ژیان سەختە ئیشکەن بەڵام بڕوانامەکانشتانی هەمال مەکەن چکە هەر بڕوانامەکەیە بەیانی دووبانی فریاتەکەیە ئیشکردنەکە بۆ معیشەتی ڕۆژانەتە تێپەڕێ بەڵام بڕوانامەکە نایەتەوە تەمەن کە ڕووی گەڕانەوەی نییە دایم نەسیحەتێکی ژەیە ئەڵێم
کاتێک ژیان بکە کە لەگەڵ هەموو قۆناغەکانی تەمەن تا بگونجێ. کراسی سوور هەموو کاتێ لەبەر ناکرێ، فترەیەکی مەحدودی هەیە. لەو فترە مەحدودەیە لەبەرت نەکرد دوای ئەوە لەوانەیە پارەی 100 کراسی سوورت هەبێ بەڵام ناتوانانی لەبەریکەی. بۆیە ئەوە زۆر مهمە بزانی ئامانجەکانت لەگەڵ ژیانە ڕێخی. منیش زۆر جارەڵم مەسەلەن تۆ مثلا من يعني توشنا لو أنا استحزم لشتاق به ده صالي ترى حزم بأوشت نمانه وأجر بشمة بيكم كاتسيرة كم بو 80 أوشتاقون جاونية بو أجر اشتكى لروي عرف وعادته تجي كومال جانبه ولروي أو دينيك حتى تجي دينك نبه بونا أتواني بيكي زور باش منيش هروي يعني ما بستكى أويا أو ئامانجی کە هەتا لەگەڵ قۆناغی تەمەنیەکەی خۆتا بەکاری بێنە. یعنی مەڵێ لە ئایندەیە ئەواکەم لە ئایندەیە ئەواکەم لە ئایندەیە ئەوە چکە دواکەی کاتێکیت لە 40 ساڵیت و لە ڕوود نایکراسە سوورەکە لەبەرکرد. بەتەکید دکتۆر باباسی قۆناغی ئیشکردن لەنا ئۆڵمپیا بکەین. پلانت چییە بۆ ئیشکردن؟ چیت لە مێشکایە بۆ سلەیمانی؟ چ بیرۆکەیەکت هەیە باشتری بکەین چی لێ بکەین؟ چۆن یارمەتی گەنجانمان بین بێتە ناو بوارەکەەوە لەو بوار؟ ئەمێ مێژوویەکی کورتت بەمێ لەسەر کاری کاگەڕیم لە ناو یەکێتی وەرشیەکانە. ساڵی 2006 من خەخۆم یاریزانی تۆپی دەست بووم لەلایەن لیژنەی ئۆڵمپیە و کاتەوە تەکلیف کران بە سەرۆکایەتیکردنی یەکێتی تۆپی تێنسی سەر زەوی. وتیان وەکو ئیشێکی کارگەڕی بتوانی هاوکارمان بیت و ئەم یاریە خۆت هەم وەکو مامۆسای لە ناو زانکۆیە و بەڵێ یاریزانی بەڵام یاریەکە جیاوازترە بتوانی لە ڕووی کارگەڕیەوە هاوکارمان بین بە حکمەوەی لە ناو زانکۆیان بتوانم هاوکاری یەکێتی وەرشیەکە بم. بە خۆشحاڵیەوە متمانیان پێبەخشیم و وەرم گرت. ڕاستێکی تا ساڵی 2011 من سەرۆکی یەکێتی تۆپی تێنس سەر زەوی بوو. لە 2011ەوە ئاراستەی بیرکردنم گۆڕاوتم من ناکرێ خۆم یاریە بکەم و کارگەڕی یاریەکی تر بم. یعنی تۆزێ خەریک بوو مێژوو مەش یعنی لە خۆم تێگەیە. داوام کرد کە بمکەن بە ئەندامێک لە یەکێتی تۆپی دەست لە خیسلێمانی بتوام لە یاریەکەی خۆمان خزمەت بکەم چکە لەو کاتەیە تر وازم لە یاریکردن هێنا ڕاستیەکەی بە حکمەوەیکە بووم بە تەلەبی ماجستێر و کورسە خوێندن لە کاتێکە لەگەڵەوە شاهر بەردەوام بووین بەڵام گەشتمە مەرحەلەیەک هەستمە کردی تر غەدر هەم لە یاریەکەژەکەم هەم لە وەرشەکەش عەفو لە خوێندنەکەش. ئیتر وتم من ئەمە هەڵەبژێرم توانم لە ڕووی کارگێڕیەوە بتوانم خزمەت بکەم. لە 2011 تا 2022 من سکرتێری یەکێتی تۆپی دەست لە قیسلێمانی بووم. بە خۆشحاڵیەوە بەڕێز کات دکتۆر دیار کە ئەو کاتە بوو بە سەرۆکی لە لیژنەی ئۆڵمپی سلێمانی تەکلیفی ئەویان لێکردین کە بین بە ئەمینداری گشتی لە لیژنەی ئۆڵمپی لە قیسلێمانی. بە خۆشحاڵیەوە هەستم کرد متمانەیەکی باشی پێم هەیە بە حکمێ و تاریخە کارگەڕی کە لە ناو یەکێتی وەرشەکانە هەم بوو هەم وەکو کەسێکی ئەکادمیش بڕنامێکی دکتۆرات هەیە و مامۆسای زانکۆیت و لەم لاشەوە لە زۆر تەسیری هەیە لەو پۆینتانی ژیانە دکتۆر. طبعاً تۆ ئەوانە ئەو کاتە بڕوانامە بێ بە حەدی فاصل یعنی تۆ لەگەڵ کەسێکی ترکە جیاوازەکاتەوە بڕوانامەکەتە تێگەشتنەکەتا ینی لە شەعنی کەس کەم ناکەینەوە بەڵام ئەمە ئەکسپیرینسی حیاتە ینی خبرەی کەسەکە یا شارەزایی کەسەکە زیاتر لە خوێندن و بڕوانامەکەیە خۆی بینێتەوە. لە مانگی هەشتی 2023 ئەمینداری گشتی لیژنەی ئۆڵمپی هەرێمی کوردستان بوو تا پار ساڵ لە مانگی 9 لیژنەی ئۆڵمپی عێراقی هەمواری یاسای ناوخۆی یانیا پەیڕەوی ناوخۆی لیژنەی ئۆڵمپی کرد کە سەرۆکی لقەکان بەتەعین بێ یعنی لەلایەن سەرۆکی لیژنەی ئۆڵمپی عێراقیەوە پێشتر لە ڕێی سەرۆکی یەکێتی وەرشیەکانی ناو پارێزگاکە بە هەڵبژاردن بوو هەڵیانە بژاردیت و ئەبووی بە سەرۆکی لقەکە بەڵام کە هەمواری پەیڕەوی ناوخۆیان کردەوە داوای سیڤیان کرد بۆ هەموو پارێزگاکانی عێراق لە 1 تا 10 2025 من بە خۆشحاڵیەوە سیڤیم تەقدیم کرد. چەند برادێکی تریشمان لەگەڵا بوو تقریبان 6 کەسێک بوون کە سیڤیەکانمان تەقدیم کرد بۆ لیژنەی ئۆڵمپی عێراقی. لەم ساڵە لە 25 2026
ئەمری تعین بۆنم وەکو سەرۆکی لقی لیژنەی ئۆڵمپی نیشتیمانی عێراق لقی سلێمانی پێگەشت. هەست دەکەم دکتۆر با بینە سەر جانیبی عەمەلی ئیشکردنەکە. هەست دەکەم بیرۆکەی جیاوازە پێ بێ. واللهی بە حکمی ئەوەی کە ئێمە ئەکادمین زیاتر ئەخوێنینەوە لەگەڵ ڕێزم بۆوانی کە لە پێشەوە لە پێش ئێمەشەوە من بە حکمیەوەی خوبرەیە و 2 ساڵ و 8 مانگی لەکەم دکتۆر دیارە بووم ئەبدەیتێکی چاکی لیژنەی ئۆڵمپیمان کرد ڕاستێکی. ئەتوانن پێشنیار پێشکەش بکەن بۆ لیژنەی ئۆڵمپی عێراق؟ بەڵێ وەکو سلێمانی بێگومان ئێمە پێشنیار یعنی مانگانە پێشنیارمان هەیە هەم لە ڕووی لە ڕێی یەکێتیە وەرشیەکانەوە بۆ یەکێتیە وەرشیەکانی عێراق ناوەندیەکان هەم ڕاستەوخۆ بۆ ئەمینداری گشتی لیژنەی ئۆڵمپی عێراقی هەر پێشنیارێکمان هەبێ ئاڕاستیانەکەین بەنووسراو. ئێمە لێرە ڕاستیەکەی تۆزێ پەرش و بڵاوی لە ناو یەکێتیە وەرشیەکانە هەبوو هاتین کەسانی ئەکادیمیمان وردە خزانە ناو یەکێتیە وەرشیەکانەوە ئەوانەی کە لە یاریەکە دوور بوون تۆزێ دوورمان خستنەوە ئەوانەی کە لە یاریەکان نزیک بوون و ئەهلی یاریەکە بوون ئێمە خۆمان وایان پێڵین هێنامنانەوەی ناو یەکێتیەکان یەکێتیە وەرشیەکان لە ناو یەکێتیە وەرشیەکانە تۆزێ پەرش و بڵاوی هەبوو لە ئەرشیف نەکردنی چالاکیەکانیان لە نووسینی ئەو مێژووی کە ئەوانی تیان من داوام کردو و ئێستاش لە ئەبدەیتان وا بڕیارە ڕۆژی یەکشەمە لەگەڵ سەرۆکی هەموو یەکێتی وەرشیەکانەکە 37 یەکێتی وەرشیم هەیە لە شاری سلێمانی لەگەڵ هەر هەمویانە کۆبمەوە داوای داتا و ئەبدەیت و ئەرشیفی یەکێتی وەرشیەکانیان ئەوە زۆر گرنگە بۆمانەوەی وەکو مێژوو ئەمێنێتەوە من ئێستا ئەش بە حاڵی خۆم بچم بزانم یەکێتی مەلاوانی چەند ڕاهێنەری هەیە چەند ناوپژیوانی هەیە چەند یاریزانی ئاستی تەمەنی هەیە چەند کوڕی هەیە چەند کچی هەیە چەند کوڕی هەیە لە هەڵبژاردەی نیشتیمانی عێراقا بێ چەند کوڕی هەیە لە هەڵبژاردەی شارەکەما بێ من ئەمانە هەمووی بە داتا و بە ئەرشیفەکەم ئینشاءالله وەکو تاریخێ دکتۆر ئەگەر پێت بڵم لە سلەیمانیا زۆرتر یاریزانی چه یاریەکمان هەیە کە بەتوانان ئەتوانی سەرنجی بخەیتە سەر لەسەر ئەوە داینێ من دایمەتوانمەوە بڵێم یاریە تاکەکانمان ژینگەیە یا خاکی سلێمانی وایە بە پیتە بۆ وەرزش بۆ بە حکمی ئەوەی کۆمەڵگایەکی کراوەترە لە هەموو پارێزگاکانی عێراق کچان و کوڕانمان هاوشانی یەک وەرزشەکەن زۆربەی زۆری یاریە تاکەکانی هەڵبژاردە عێراق وەکو تەمسیلکردنی وڵاتی عێراق لە شاری سلێمانیە لە یاریە تاکەکانە ئەوەش نەبێ بڵین یاریە جەماعیەکان یاریە بە کۆمەڵەکان پەراوێزخەین ئێستێمە ڕێکخراوی ژیمامان هەیە کە دکتۆر ڕزگار سەرپەرشتی و ڕاهێنەری ڕێکخراوەکەیە باوەڕەکەی هەموو ئاستە تەمەنیەکان لە کچان یاریزانی هەڵبژاردەی عێراقن هەر بووە بۆ ئاراستێش بوو ساڵی پار لیژنەی ئۆڵمپی عێراقی نازناوی پایتەختی وەرزشی شنانی یا بە شاری سلێمانی ئەوەش بۆ خۆی دەستکەوتێک بوو بۆ شاری ئافرەتی سلێمانی زیاتر بەتواناترن لە وەرزشە طبعا ئەوەش بە پێی ژینگە تەئسیری هەیە لەوانەیە لێرە ژینگەی سلێمانی ئاسانتر لەوانەیە لە هەر شارێکترە ئەگەر ئەو ژینگەیە بڕەخسێ بۆ ئافرەتان هەروە بن ئێمە دایم مقارنەکەین ینی چالاکترین لقین لە هەر لەسەر ئاستی هەموو عێراق یعنی ئەمە بەشایەتی سەرۆکی لیژنەی ئۆڵمپی عێراقی کە ئێمە بەلایانی کەم ساڵی 2024 196 چالاکیمان هەبووە لە ناو شاری سلێمانی ساڵی 2025 216 چالاکیمان هەبووە لەسەر ئاستی شاری سلێمانی ئەو چالاکیانە چیەگرنەوە ئەو پاڵاوانێت و چالاکیانی نێوخۆی شاری سلێمانی وەرکشۆپ و سیمینارەکانە خولەکانی ڕاهێنانە خولەکانی ڕاهێنانە بە داوەران وەکو ناوبژیوانەکان ئەو خولانەیە کە یەکێتی وەشەکانی عێراق لە شاری سلێمانی ئەنجامیان لەسەر ئاستی عێراق تەنانەت پاڵانێتەکانی ڕۆژئاوای ئاسیاش و پاڵانێتەکانی ئاسیاکە زۆر ئاگاداری ئەوە بووم فتری نەزانم ساڵی پار بووە پێرار بوو ئەوەی نابیناکان بەڕێوە چوو لە ساڵی پار بوو ئەوە پاڵانێتێکی نێودەوڵەتی بوو لە شاری سلێمانی کراوە لیژنەی پارا ئۆڵمپی خۆیان سەرپەرشتیان کرد
کە مؤسسەیەکی جیاوازن بەڵام پاڵاوانێتی عەرەب بۆ پاسکی لە شاری سلێمانی بوو پارساڵ پاڵاوانێتی باسکەی کچانی ڕۆژ ئاوای ئاسیا لە شاری سلێمانی بۆ لە کۆلێجی پەرۆدی جەستەی زانستە وشکەکان ئەنجامدرا ئەم هەموو پاڵاوانێتیانە واکا کە ژینگەکەمان ژینگێکی لەبارە و بوونی تحتی شارەکەمان لەخوا بەزیابێ چەند هۆڵێک و چەند یاریگایەکی باشمان هەیە لە تمۆحی ئێمەیانە بەڵام لە چاو شارەکانی ترا بوونی تحتەکەمان جیاوازترە و دکتۆر ئەگەر پێت بڵم یادگاریەکی خۆشم بۆ بگەڕەوە لە کاتی وەرزشکردن چ شتێک هەیە لەگەڵ برادەرەکان ئەزانم شتی خۆشتان زۆرە شتێک بێ کە قەت بیرە ناچێتەوە کەڵکیەوەی هەبێ ئەسەمی گەڕیتەوە وڵای اینجا ئەوی لە یاری تۆپی دەست نزیک بێ ئێمە تۆزێ ئەوانەی کە یاری تۆپی دەستەکانڵێن دایم عەسەبین و شەڕانین و نازانم یعنی لەوانێ لە یاریگایە وابم بەڵام لە دەرەوە لەوانێ وا نەبم یادگاری زۆرە باوەڕکە ساڵی 2003 بوو تازە ئازاد عێراق کرابوو یعنی وەشی پێشمەرگە بەشداری پاڵانەتێکمان کرد لە ڕوومادی خۆتە زانی و کاتە عێراق 2-3 مانگ بوو ئازاد کرابوو هیچی بەسەر هیچەوە نەبوو نەناحی ئەمنی نەناحی مەدەنی نەناحی مادی یعنی شێوا و بەسەریەکە ئێمەش بە حکمیەوەی قەتعی ڕاضی نەبوو پێشتر وەکو هەڵبژاردەکان جار بە جار یاری ڕۆشن بۆ بەغاوانە زۆرمان پێخۆش بوو بانگێشکرا بووین لە ناو دەیانی عێراقا نادی پێشمەرگە خۆی بۆ خۆی ناوەکە ئەو کاتە زۆر زۆر گرنگ بوو نادی پێشمەرگە بڕوا لە پاڵانتیکی ئاوا بەشدار بێ سوتفەی کرد چوینە بەغا ئۆتێلمان بەدڵ نەبوو کوڕێکمان لەگەڵا بوو سرود مامۆسا ئازاد سرود خۆیان کوردن بەڵام دانیشتووی بەغان دەمێکەکە و باوکشی ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق بوو وتی ئێمە ماڵێکمان هەیە لە ناوچەی سەوز ئەچین لە ماڵەکە لەوێ ئەمێنینەوە بۆچی ئۆتێل بگرین بەیانی زوش دەرەچین ئەچین بۆ ڕوومادی وان باش وەڵا طبعاً کە ڕۆشتین بۆ ماڵەکە کەسی تیانە بوو وەکەوەی کە کەسی تیانە بوو نە کارەبا هەبوو نە هیچ بانگی مەغریب گەشتینە ئەوێن دەی بگەڕێ تەلەفۆن کە ئەم سەر ئەو سەر بزانین کارەبا لەکوێ هەیە وتیان کاکە دانیشن کارەبای تیان نییە برادێکم کاکە هەیە من ئێستا لەوانەیە بینەریشمان بێ و گوێشی لێبێ لە دەرەوە بوو نازانم چییە کرد بەڕاکردن خۆی کردەوە بە ژوور عەرەبی نازانێت طبعاً هاتەوە وتی وەحیم بۆ بەڕاکردن وتمان هێ من چی بۆ وەحیدا هاتم هەستا من لەناو هەموویانە عەرەبی زانمەوە هەستام ڕۆشم بزانم چییە سەرەکەم دراوسێکەیانە بە جداشەیەکەوە هاتووە کەڵەگەت و وای زانی و مەلایکە توشتە تاریک ئەوە وا بزانم تا بەیانی بۆ پێکەنین یعنی وتم زانم تۆ ئەم کەلیمە و چۆن بۆ هات ئاخر تۆ نەنوێژەکەی هەیە من ئەم وەحیە و لەکوێوە پێشتر لە هەڵەبجە شتێکە بوو هەر لەسەر قسەی دکتۆر کارەوە زۆر نەبوو منیش ئەو سەردەمەم زۆر بیر نایە بەڵام کارەبا زۆر باش نەبووە و کوڕێک هەبووە کە لە هین بووە لە خەستەخانە بووە عادەتەن جلیان سپی بوو ئەو کاتە لە مختبەر ئیشی کردووە ئیتر بە ئیسعاف هاتوو بۆ ماڵی نەخۆشێک ئەو نییە قاتی سکرەبی سپی لەبەراوە تویان سەرتاپا سپی هاتوو ئیتر ئەمە بوو بە مۆتەکەیەک هەر مناڵیان پێ ئەترسان کە کابرای دامە ڕۆژێکیان باوکمی بینی بوو لە بازار کورتبی بابە ڕۆشتم لە خۆشم بردە بۆ خەسخانە بە ئیسعاف ئەوە منم سەرتاپا سپی مناڵی بۆ بێت یادگارێکی زۆر خۆش بوو هەر ئەو هێمنە هەر ئەو شەوە چوین بۆ کەڕادە لێمانمون بوو کەڕادە قەرەباڵە عەرەبیش نازانێ جەماعەتم کۆ کردەوتم کاکە بێ مەجموعەیەکمان ناوە بڕین و مەجموعەیەکمان ناوە بڕین تا 20 دقیقتر یینەوە ئێرە یعنی وا بڕۆن بە مەسافە 20 دقیقتر لێرە بن یعنی بۆی لە یەکدا نەبڕین قەرباڵقێکم بینی وتم بە قورئانە مە شتێک هەیە سێرەکەم هێمنە مەجموعەیە عەرەبی لە خۆی کۆ کردووەتەوە قسەیان بۆکە بە کوردی ئەوانیش قاقالێیان پشتە ملم گرتمەوە ساعتێکە بەشن تۆ یاگەڕەوە ئەی وەڵای ئەمانە ئینیان کردوم داوەتیان کردم کەوتم هێمن جان داوەتی چی بە قوربانە بۆ وەرە لەگەڵ یاریزانەکانە هاتو چۆکەن بۆ عێراق بۆ جنوبوویانەوە بینتان چۆنە ئێمە هەر وەکو هاوڕێ ینی دایم ئێستا لە کۆلێجەکانی ترکە دەرسی تەربیە بەدەنیمان هەیە کە چینە
زانکۆ لە کۆلێجەکانی ترا تۆزێ ئێستا لە ڕووی هینەوە تەچکردن تۆزێ زەحمەتە تۆ کەسێک نەناسی تەچیکەی خاستە لەگەر کوڕ بێ بۆ کچێک یا کچێک بێ بۆ کوڕێ تەنانەت کوڕ و کوڕیش ێسانی تۆ تەچی کوڕێکەکەی تۆزێ قورسە لە کۆمەڵگاکەیە. ئێمە لە کۆلێجی پەروەردەی وەرشی ئەومان نییە بۆ بە حکمی ئەوەی بەرکەوتنمان زۆرە یاریەکی پێکەوە تێکەڵاوین دایم وەکو خوشک و برا مامەڵاکەین زیاتر کە کۆلێجەکانی تریان سەیری محازەراتمانەکەن تێکەڵاوی و دانیشتن و خوێندکارەکانمان پێکەوەیەن و ئەڕۆن ژنگەکەیان بەلاوە سەیرە بە حکمیەوەی ئێمە خۆی ژینگەکە وای لێکردوین ئاوا نزیکی کردوینێتەوە بگرە و مەرحەلەیە ئێستا تۆ لەوانەیە کولێت تاوا کرد بێت تاواتە مامۆساکەت نەناسیتەوە نەیبینیتەوە یا برادەرەکەی خۆشە بەڵام لە وەرشاوانیە ئێستا ئێمە خوێندکارمان هەیە کە تەخەڕوجی کردەوە 15 ساڵەمەوە پێش ئێستەیەتەوە خوێندکارەکانی هێنێت بۆ کۆلێجەکە یعنی ئەوە زۆر دکتۆر لە ژیانی ڕۆژانەتە وەرزش چەند شتی فێر کردووی ئاین لە ژیانی شخصی خۆتە؟ وەڵاهی من بڵێم وەرزش ژیانی هەمووی داگیر کردم ڕاستیەکەی یعنی تەنانەت معیشەتی شموای لێ هاتبوو لە ڕێی وەرشەکەەوە دابی نەکرا ینی وای لێ هاتبوو حەزمە کرد لە ڕێی ڕاضەوە بتوانم خۆم بژێنم وەلەو خۆ بژێنیەکەی واژ نەبوو بۆیە هەر ئاراستەکەم وا گۆڕی وتم ئەبێ من مناڵم لە چواری ئەدادێ بووم ئەموو من ئەبێ کولی تەربیە ڕاضی تاواکەم ئەبێ بم بە مامۆسای جامیعە ئەبێ دالێ لە بەردەم ناوەکەما دانیم شایەتم هەیە ئەزانی ئەوە چەند تەئسیری هەیە لەسەر بیرکردنەوەی ئینسان بۆ ژیان چۆن باوەڕکە یعنی لە شوێنێک بووم ژینگەیەک بوو کە باسمە کرد دەور پشتەکەم گاڵتەیان لێ ئەو خەیاڵی تۆیکی ئەموت ئەژبینن ڕۆژێک ئەو دالا خەمە پێشناوەکەم یعنی من ئاوا هەم عملیەکەم تێکەڵی نەزەڕی کرد و گەشتم بە ئامانجەکەم یعنی بڵێم ئێستا هەموو ژیانمی داگیر کردو هەنی من یەکتە ماڵم ڕاضەیە خێزانم مامۆسای ڕاضەیە مناڵم ڕاضە مناڵەکانی شویستم و پرسیارەوە لێ بکەم بڵام مناڵەکانیش مێستا خەریکن تازە کچە گەورەکەم 10 ساڵە باسکایە لەگەڵ مامۆسا ڕاژان و مامۆسا ڕێبینا لەگەڵ ئەوانە خۆش ئەگەر خێزانەکە هەموو یەک ئاڕاستە بن زۆر یارمەتی دەرترە بن بۆ تێگەشتن هەیە ئێستا ئەگەر من کەسێکی ناڕازیم بێنایە تۆزێ قورس بوو تێگەێنم من ئیش و کارەکەم وایە اختیڵاتەکەم وایە بەرکەوتنەکانم وایە ئیشەکانم وایە تەلەفۆناتەکانم وایە ینی خۆت زانی ئەمە تەسیرە کاتە سەر ژیانی کۆمەڵاتی بەڵام خۆشبەختانە خێزانیشم خۆی هەر یاریزانی ڕیشە بووە تۆپی پەڕ و یاریزانی سکیش بووە یاریزانێکی زۆر تو هەر لەو ڕێگەیەوە خێزانتە ناسی با و پرسیارەش لێ وەڵاهی ئێستا خەڵکەڵێ لەوانەیە تەلەیبەی بوو بێ و هێنابێتیوەمانە و کاتەی خێزانم خوێندکار بوو لە کۆلێج من لە دەرەوە بووم ئەم خوێن ڕاستیەکەی کە هاتمەوە ئتر واکەوێتە مێشتەوە بە تەمای زەواجی تو ئەمانە جا دایم پێڵێم وەڵام وەڵاهی پێشتەوە دەیان پیشان نام ئەرە ڕۆشتم و هاتمەوە بەدڵم نابوو ئەم گرتیان برادرێ وتی هەراوە و نەسەوتی و تو هەر بە شوێن ژنە ئەگەڕی تەوێ ژن بێنێمانەتی وتم ئەرە وڵاتی دە کوێریەوە نبینی وتم ناوەڵا نبینی یعنی شتەکان بە سوتفۆ بوو یعنی ڕێکەوت بوو خۆشی کەسێکی وەشەوانە و بە سوتفەیەکی جوانیش بوو هەر زۆر ینیەوە نەڵێم بڵێم خێزان و ئەمانە زۆر ماشەڵڵا ینی لەگەڵ یەکا ڕێکەوت دکتۆر ئەگەر پێت بڵێم کۆتا قسەت بۆ ئەو گەنجانی کە تۆ ئەبینن ئێستا هەرچەنە کاتی بەرنامەکار نەمزانی چۆن تەواو بوو کۆتا قسەت چیە کە گەنجێک تۆ ئەبینێ بێ ئومێدە لە وەرزش لە کوردستان لە سلەیمانی بەڵام بەڕاستی تاقە و توانا و لێهاتوویەکی زۆر باشی هەیە ئەگەر نەسیحەتێکیان بکەی ئەگەر وتەیەکی تۆ بتوانێت ئاڕاستی ژیانی ئەو گەنجە بگۆڕێ چییە بێت بۆیە؟ من یەکش ئەڵێم دایم بێهیوان مەبە یعنی ژیانیش ئەبێ ئامانجێکت هەبێ ئامانجێکت نەبێ بەرەو ئامانجەکە بڕۆی ناتوانی خۆت بربێتە ژینگەیە و هیچ ئامانجێکت نەبێ ئەبێ ئامانجێکت هەبێ بگەیت بەو ئامانجەت بەڵام گەشتن بە ئامانجەکەت یەک با خوات لەیاد بێ بزانی خاڵقێکەیە کە تۆی دروست کردووە هاوکارتە بێ کە بتگەێنێ هاوکاریەکەی چییە ڕاست بە لەگەڵ دەور پشتەکەتە ئەمین بە دەستپاک بە ئەوەی کە فێری بووی بیگەێنە مەڵێ بەس با خۆم بیزانم و دەور پشتەکەم نەیزانێ
ئەمانە بکە خی گەورە خۆی هەموو شتێکە بۆ ئاسانەکە. ئەمەل هەیەک ئەم گەنجە لێ هاتوانە بتوانن بگەنە پێگەی زۆر باش لە وەرزشە زۆر باشتریش. من بڕوام وایە هەر گەنجێک ئاواتێک بخاتە مێشکەوە ڕازگۆ بێ لەگەڵ خۆی و دەوروبەرەکەی ئەگات بە ئامانجەکەی. زۆر سپاس بۆ هاتنە محەممەد، زۆرمان پێ خۆش بوو، زۆر دڵخۆش بووین بەقسەکانە و دڵنیام ئەوانەی کە تۆ ئەبینن هێندی تر وەرزشی سلێمانیان لا خۆشەویستە بێ. زۆر سپاس دەکەم بە هیوام لە پێگی زۆر زۆر باشتر و دیارترا بوو بینم. زۆر سپاس بۆ تۆ. پۆدکاستی ژیوان پێشکەشکردن نمونەیەکی تری زۆر جوانم پیشانیان و بە هیوام هەمووتان بە ڕێچکە و بە پێگی دکتۆر محەممەد ئابڕۆن ئەگەر خولیای وەرزشن کوردستان هەر ئاوادان بێ ئێوەش بمێنن بەخێر.